تەختەی شانۆیە بە جوانی لەسەر دەریاچەی پەنچەڕیڤۆ لە نزیک شاری سۆفیای پایتەختی بولگاریا ئامادەکراوە بۆ بەڕێوەبردنی کارێکی هونەری. هونەرمەندانی گروپی ئۆپێرای سۆفیا لە پشتی پەردەوە خەریکی خۆ ئامادەکردنن بۆ بەڕێوەبردنی یەکەم بەش لە ئەڵقەی نایڤیڵۆنگ بە ناوی زێڕی ڕاین کە شاکارێکی موزیکدانەری ئەڵمانی ڕیچارد ڤاگنەرە. ئەم نمایشە یەکەمجار لە ساڵی 2013دا بە بۆنەی ئاهەنگی 200 ساڵەی لەدایکبوونی ڤاگنێرەوە بەڕێوە چووە. لە ئیستاشدا پڵەیمەن کارتەڵافی دەرهێنەر ڕێگایەکی دۆزیوەتەوە بۆ دەربازبوون لەو کۆتوبەندانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە. ئەویش بەڕێوەبردنی ئۆپێرایەکە لە شوێنێکی کراوەدا لەسەر دەریاچەی پەنچەڕیڤۆ. ئەوەی کە بەلای منەوە سەیرە ئەوەیە کە ناچار کراوین ئەم کەرەنتینە ببین بەڕێوە. هەموو هەڕەشە و قسەکانیش بۆ ئەوەیە کە ئێمە دەبێت سەرەتا ئاگامان لە تەندروستی خۆمان بێت و دواتریش بیر لە شتەکانی دیکە بکەینەوە. پرسیارەکە بۆ من ئەوەیە کەم دۆخە تاکەی بەم شێوەیە بەردەوام دەبێت. کەی دەتوانین بگەڕینە بۆ سەرکارەکانمان؟ هونەرمەندەکانی ئێمە تا ئەو کاتا دەبێت چی بکەن؟ کارتالف نزیکەی 2 دەیەیە کە سوکانی گروپی ئۆپێرای سۆفیای بەدەستۆیە. زێڕی ڕاین یەکێک لەو بەرهەمانەیە کە ئەم هونەرمەندە کاری دەرهێنانی بۆ کردووە و لە ئیستاشدا دەیەوێت لەسەر دەریاچەی نزیک شاری سۆفیا جارێکی تر بیباتەوە سەر تەختەی شانۆ. ئەو دەڵێت بەڕێوەبردنی ئۆپێرای زێڕی ڕاین بەم شێوە سەیر و دەگمەنە وا دەکات خەڵکێکی زۆرتر لە بولگاریا حەز بکەن بێن بۆ سەیرکردنی ئەم کارە هونەریە. دوای ئەم کەرەنتینکردنەوە وەروەها بەردەوامی ئەم پەتایە ئێمە دڵ و ڕۆحی هونەرمەندەکانی خۆمان کردەوە. بینەر و بیسەرەکانمان لەگەڵمان دەبن و ئێمە 18 نمایشی هونەریمان دەبێت لەسەر دەریاچەی پەنچەڕیڤۆ. 2 لە نمایشەکانمان لەسەر زێری ڕایان لە ڤاگنەرە. ئەم کارەی ئێمە وای کردووە کە میوانەکان لە شوێنێکی کراوە نەترسن و بێن و بۆ سەیرکردنی کارەکانمان. تەختەی شانۆکە لە ڕێگای هونەرمەند پانایوتاف کە نیشتەجێی پاریسە ڕێک خراوە و جۆرێک لە دیمەنی ڕۆمانسی تێکەڵ بە دەریاچەکەی ڕەخساندووە. ئەمە بەرهەمێکی ئۆپێرایە کە من چاوەڕێی بینینی دەکەم. بە دڵنیاییەوە کەشوهەوا و ئەزمونێکی سەرنجڕاکێش دەبێت. ئەم ئۆپێرایە لەسەر ئەم دەریاچەیە و بەم دیمەنە جوانانەوە تا 2 مانگی 8 بەردەوام دەبێت.